ڕایش ئەو گرمە گرمەکە ڕایش ئەو گرمە گرمەکە هیچی ئەوە سەڵتەکەی دێرە چییە؟ لێکەرەوە لێکەرەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڕێزان و خۆشەویستانم ئێمە لە خزمەت ژیانی هاوڵاندا ژیان بەسەر ئەبین ئەم کورتە عومرەی کە لەم دەرسا سەرفی ئەکەین ژیانە لەگەڵ چاوانێکە کە بە چاوی سەریان پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم بینیوە ژیانە لەگەڵ ڕۆحێکە کە قورئانی خوا جەل جەلالوه بۆ سەر ئەم ڕۆحانە داباریوە لە زەمەنی ئەمانە و بە چاوی سەریان مشاهدەی وحیانە کرد کە هاتە خوارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە دوای ئەوەی باسی مصعبی کوڕی عومەیر لاوە جوانەکە معاذی کوڕی جەبەل لاوە بچکێنەکەم لە خزمەتانە کرد ئەمەوێ ئەمڕۆ پێکەوە هەمومان گەشتێک بە ڕۆحمان بکەین بچینەوە بۆ ساڵی شەشی کۆچی 6 ساڵە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هجرەتی کردو و کەعبەی نەبینیوە 6 ساڵە ئەصحاب تامەزرۆن مهاجرین بۆ ئەوەی لە دووریشەوە بێ وێنایەکی کەعبە بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عادەتی وەها بوو هەموو بەیانێک ئەگەر خەوێکی خۆشی ببینایە ئەصحابی کۆ ئەکردەوە بۆی ئەگێڕانەوە طبعا مەسئلەی خەوی خۆش لە سونەتە واریدە ئینسان خەوی ناخۆشی بۆ کەس نەگێڕێتەوە خەوی خۆشی بۆ خۆشەویستانی بگێڕێتەوە بەرە بەیانێک پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە مزگەوتە هاوڵانی کۆ کردەوە فەرمووی ئەم شەو خەوێکی زۆر خۆشم بینیم هەمووتان ئیحرامتان لەبەرا بوو هەموو حیوانەکانتان پێ بوو بەرەو کەعبە ئەچوون تەوافتان کرد بە دەوری کەعبەیە دواتر حیوانەکانتان سەر بڕی سەری خۆتان تاشی ئەجرێکی زۆر گەورە فەرەحێکی زۆر گەورە ڕووی تێ کردین ئەصحاب زۆر دڵیان خۆش بوو هەموویان تامەزرۆ بوون 6 ساڵە ئەوان نەیانتوانیوە بڕۆن زۆر دڵیان بەم خەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئارام و ئاسوودە بوو ئەو بوو پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم لە دوای بینینی ئەم خەوە خۆشی زۆر دڵشاد بوو لە مانگی ذیلقعدەیە مانگێک پێش مانگی حەج بڕیاریدا عومڕەیەک بکات چۆن عومڕەیەکی کرد طبعا سیاسەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ئاستێکی زۆر باڵایە ئەفەرمێن لە فەرمایشتێکە كان بنو إسرائيل يسوسهم الأنبياء
بنو إسرائيل كان كي كاروباري سياسي أواني أبد بريوة إداري أوان كي أبد بريوة أنبياء بيغمبران عليهم الصلاة والسلام أفرمي هات كومالي ترتيباتي كربوي توشي شر نبت بها والله فرمو أشين برو عمره خوتان آماده كان كي أتوانه 1400 صحابة خوان آماده کرد للرواياتك 2000 صحابة خوان آماده کرد أم هاولا برزان خوان كو كردوا توێشووی عمرەیەکیان سازدا هەر بەمە ئیکتیفای نەکرد خەبەری نار بۆ دەوری مەککە بۆ دەوری مەدینە فەرمووی هەر کەسێ ئەیەوێ عمرە لەگەڵ ئێمە بکە لە خەڵکی بێدین و کافر لە عەرابەکان بابێ لەگەڵ ئێمە بیک مەساریفی لەسەر ئێمە لەوێشەوە خەڵکێکی کافر و ئەوانش کە ئەیانویست عمرە بکەن هەموو خۆیان پێچایەوە هاتن لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم هەدەفێکی زۆر گەورەی هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەکەم لەبەرەوەی وا نەزانن بەس ئەمانە ئیماندارن مسلمان و غێرە مسلمان لە عەرەب هەمووی هاتوون بەرەو کوێ ئەڕۆن بەرەو کەعبە ئەڕۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە هەموو بنسوچێکە مخبیر و نەفەری خۆی دانابوو کە هەواڵی بۆ بێن لە هەموو شوێنەکە و هەواڵی پێگەیشت مشرکینش بە هەمان شێواز خەڵکی خۆیانیان هەبوو منافقین هەبوو خەبەرەکانیان ئەگەیان اینجا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە مەدینە دەرچووە دەرەوە حیوانەکانیش کە بردبوویان حیوانی وردەبووی لە پەنای کەعبە سەری ببڕن هەدیەکان کە پێیان بوو هەر هەموو خسیانە پێش خۆیان و کەوت نەڕێ بۆی هەر کەس ئەمانی بینی بزانێ ئەمانە جەنگکەر نین ئەمانە هاتون عومرە بکەن هەدەفی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەم گەشتە تەنها عومرەیە کەمێک لە مەدینە دوور کەوتەوە گەیشتە ذی الحولەیفە لەوێ هەمویان جلەکانی خۆیان دانا و ئیحرامیان بەست بڕیاری عومرەکردنیان دا بەجلی ئیحرامەوە تەنها هەندێک چەکی خەفیفیان پێبوو کە بۆ پارێزگاری خۆیان بەکاریان ئەهێنا بەڕێکەوتن لێرە هەواڵیان پێگەیشت کە مشرکینی قوڕەیش بە قیادەی خالیدی کوڕی وەلید جەیشێکی باشیان کۆ کردوتەوە بۆی زەفەر بە مسلمانان بێن کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تەشریفی وردە ئەڕۆشت خەبەریان بۆ هێنا کە خالید 200 چەکداری زۆر باشی مدەڕەبی لەگەڵایە ئەوە زەفەرتان پێبێن خالیدیش بۆ فرسەتێک ئەگەڕا سەیری ئەکرد لەکوێوە بتوانێت لێیان بدا زۆر بیری کردەوە مەگەر لە کاتی نوێژە بتوانێت زەفەریان پێ ببە ئەوە بوو لە کاتی نوێژە نوێژی ترس هاتە خوارەوە و ئەسحاب لە کاتی نوێژیشە بێ ئاگا نەبوون هەموویان بچنە سوژدەی هەموویان بچنە ڕکوع ئەبوونە دوو وەجبەیەک ئەچوونە ڕکوع نوێژی خەوف نوێژێکی تایبەتە لە کاتی جەنگە ئەکرێ یا لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراوە وەکو ئاگرکەوتنەوە ئەوانە ئەو نوێژە جێبەجێ ئەکرێ مسلمانان لەو کاتەشە جەماعەتی خۆیان نافۆتێن مجموعەی یەکەمیان لەگەڵ ئیمامە دوو ڕکاتەکەن مجموعەی دووهەمیان دوو ڕکاتەکەی تر ئەکەن یان ئەگەری دوو ڕکاتیان کرد مجموعەی یەکەم یەک ڕکعەتەکەن و مجموعەی دووهەم یەک ڕکعەتەکەن ئەوە تەفسیلاتی زۆرە لە کاتێکە ئینشاءالله باسیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێڕەوەکەی خۆی گۆڕی کە ڕێڕەوی گۆڕی خالید ترسە وتی مادام ڕێڕەوی گۆڕی دیارە بۆ عومرە نایەت هەدەفێکی تری هەیە مشرکینی قوڕیش دوور کەوتنەوە لە دوورەوە متابعیان نەکرد خالید بە پەلە گەڕایەوە ناو مەککە وتی نازانم غەڕەزی چییە بەڵام ئەوەندەی ئەزانم بەو ئیتیجاهەی مەککە نایەت ئیتیجاهەکەی خۆی گۆڕیوە بەرەو تەرەفی حەبەشە ئەڕوا نازانم ئەوێ چی بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تەشریف برد لە شوێنێکی زۆر سەختی شاخەڵانیە بەردوودارە لەویا لایدا کە شوێنەکە ناوی حولەیفە بوو ئەلەویا وشترەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەسوە وەستا هەرچی هاواریان لێ کرد حەل بە عەرەبی چۆن خۆمان لە وڵاخ با بڵێن کەسێک کە گوێ درێژ و ئەوانە لێ بخڕە کاتێکە ئەوە ئەبێ ئەوە سیاڵێ هەچە ئەجوڵێ حەلیش بە هەمان شێواز ئەو کەلیمە بۆ بەکاری یعنی بڕۆ مەوەستە وەستا وتیان بەخوا تووشی ئینکاری بووە قەسوا ئینکاری ئەکا پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی خۆم ئەیناسم قەت ئینکاری ناکە بەگوێ ساحیبەکەی ئەکە بەڵام ئەو کەسەی کە فیلی ڕاگیر کردووە قەسوای ڕاگیر کردووە لەم شوێنە پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەوێ لایدا طبعا هەندێک معجزات لەسەر دەستی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بۆ تەثبیتی دڵی ئەسحاب لەوێ لایدا
ڕوویدا یەکێک لەوانە نەبوونی ئاو کەوتی هیچ بیرێک بەم دەوروبەرە هەیە کە لە بوخاری شەریفە هاتووە فەرمێوتیان وەڵاهی بیرێکەیە بەس ئاویتیان نەماوە فەرمووی کەمێ ئاوم بۆ بێنن دەستنوێژی تیا گرت و فەرمووی ئەم ئاوە بکەنە ناو بیرەکەەوە ئەم تیرەی خۆشم فەرمووی زۆر دوعای کرد فەرمووی ئەم تیرەی خۆم کەسێکی زۆر دەسڕاست بیدا لە ناوەڕاستی بیرەکە ئەفەرمووی یەکێک لە هاوڵان هات لێیدا لە ناوەڕاستی بیرەکە فەرمووی ئاوەکە تەقیە هاتە سەرەوە زۆر شتیان بینی ئەصحاب لە خزمەت پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم کە تەسبیتی دڵەکانیان بێت طبعا کە خەڵک ئەمەیان بینی هەموو عەرەب ئەمەیان بینی ئاخر ڕێگری لە کێ ئەکرێ ئەو کەسەی کە باپیری زەمزەمی دۆزیوەتەوە چۆن ڕێگری لێ بکرێ ئێستا لە عومرەیە کە ئەیکا بۆیە لەم نێوانە وەفدەکان دەستیان کرد بە جوڵە و حەرەکە یەکەمین وەفد کە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوێکی بەنی خوساعە بوو بەناوی بەدیل هادوتی والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەی محەممەد بەخوا تۆ ئەزانی موشکین ئەتکوژن نایەڵن بڕێتە ژوورەوە بۆ هاتووی بگەڕێرەوە فەرمووی من نەهاتوم تەنها هاتوو عومرەئەک هیچ شتێکی شەڕ و جەنگیشم پێ نییە بە سادەیی هاتەوە ناو موشکین و مشکینی ئەم جارە قوڕیش نیان ئەتوانی خۆیان بە تەنها بڕیار بدەن ئەشترسان لەوەی کە هاتبێ مەکە داگیر بکەن بۆیە هەندێک قەوم و عەشێتی تریان کۆ کردەوە دانیشتن لەگەڵیانە تاوتوێ زۆر شتیان کرد هەتاوەکو ئەخیرەن عوڕوەیان نارد عوڕوەی کوڕی مەسعودی ثەقەفی کاتێکە هات وەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وتیەوە تۆ ئەزانی قوڕی خۆیان حازر کردو ئاوا جەنگەکەن و ناهێڵن بڕۆیت و ئەویست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بترسێنن ئەویش ئاوا وەستا بوو پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم جوان گوێی لێگرتە بوو ئینجا وتی ئەمانەی کە بە دەورتەوەن هەمویان ڕائەکەن پیاوی شەڕ نین سەیدنا ئەبوبەکر وتی عوڕوە تۆ ئەڵێی چی مەگەر بەدرتان لەبیر چۆتەوە مەگەر ئوحودتان لەبیر چۆوە چۆن دیفاعمان لێ ئەکرد مەگەر قوڕەیش خەندەقیان لەبیر چۆتەوە چۆن شکستیان هێنا ئەفەرمێ سەیدی کرد وتی ئەگەر ئەبوبەکر نەبووی تا جوابم ئەدایتەوە دەسی ئەهێنا ئەویست ڕیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بگرێ برازاکەی خۆی کە نەی ئەناسی پشتی شمشێرەکەی کوتاب بەدەستی هەموو جار دەستی ئەگێڕاوە دووە عوڕوە گەڕایەوە ناو مشکینی قوڕەیش وتی والله من زۆر وەفتم کردو زۆر شوێن گەڕاوم بەخوا کەسم نەبینیوە ئاوا وەکو ئەصحاب ڕێز لە پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وآله وسلم والله خەریکە جەنگ ئەکەن لە قەتەراتی دەستنوێژەکەی کە ئەکەوێتە خوارەوە بۆی بکەوێتە ناو دەستی یەکێکیان و وەکو تەبەڕوک بەکاری بێن هەر کەلیمەیە بڵێوان تەنفیزی ئەکەن والله ئەی قوڕیش ئەگەر جەنگتان لەگەڵاکەن تاوتان ئەکەن لەگەڵ ئەوەشە چەکیان پێنێ تاوتان ئەکەن ئێوەش ماندوو بوون لە جەنگە هاتووە بۆ عمرەیە کە بیکە وەرن محاولەکەن لەگەڵ یا هەرچۆنێ بێ ڕێکەون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عوثمانی کوڕی عەفانی لەم کاتە نارد بۆ ناو مشرکینی قوڕیش ئەی عوثمان تۆ بڕۆ بزانە پەیامی منیان پێ بگەێنە پێشتر یەکێ لە هاوڵانی نات خەریو بکوژرێ دواتر اختیاری عومەری کوڕی خەتابی کرد دواتر لەسەر عوثمانی کوڕی عەفان چونکە عەشیرەتێکی بەقووەتی هەبوو فەرمووی عەشیرەتە بەقووەتە بچۆ لەگەڵیانە ئەو بوو کەسێک پەنایدا چوو پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پێگەیاندن بەڵام مشرکین ئەیانویست تەخیری کەن هەر قسەیان لەگەڵا کرد ئەیان و قەینا خۆت عومرە بکە بە ئەو نەیکە ئەوش ئێوە بە غێری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نایکەم مماطەڵەیان ئەکرد هەوڵیانەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە عوثمان تەخیر بوو هەواڵی بۆ هات کە عوثمان شەهید کراوە دارێک لەوێ بوو چۆ ژێر دارەکە دانیشت ئاوا دەستی خۆی ڕاکێشا فەرمووی کێ بەیعەتم ئەیاتێ لەسەر مردن تازەی ترێمە بمرین لێرە ئەوە نوێنەرەکەی منیان کوشتووە یەکە بە یەکە ئەصحابە هات دەستی شیرینیان ئەخستە ناو دەستی مبارەکیەوە بەیعەتیان ئەدا هەموویان یەکە بەیعەتیان ئەدا هەتا لە ئەخیر جارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی چەپی خۆی بەرز کردەوە فەرمووی ئەمەش دەستی عوثمانە خوا جل جلاله آياتي نار دخوار لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة أو أنك بيعت في أدن لجر أو داريا خوا يقول لي راضي بو رضي الله عنهم طب بوي أم داريان لنا شجرة الرضوان داري رضامندي خوا جل جلاله ولا لم كاتا لنا راحتين كاتا بيعتي مردن لم كاتا إمام عثمان بيابو هاتوا فرموي أواني الشر النابي أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم جنگ ماندوي كردون فرموي بابزانين كيت بونيو نراتي كاتك يا زاني سهيلي كوري عمر هات
فەرمووی ئەوە کێ لە دوورەوە؟ وتیان سوهەیلە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم صفەتێکی هەبوو بە ناوەکانە زۆر شتی ئەخوێندەوە. فەرمووی مادام کەسێک هاتووە بە ناوی سوهەیل، یعنی سەهلی بچووک، سەهلی ئاسانی زۆر نەرم، فەرمووی قەد سەهەلە لەکم ئەمرەکم، خوای گەورە کارەکەی بۆ ئاسان کردن. طبعا تەفاؤل بە ناوی جوان، یعنی کەسێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی سەعد بوو، ناوی گۆڕی بە باشە سەهل. کەسێک هات ناوەکەی کەلیمەی دزی ئەگەیان، ناوی لەنا ئەمین، ناو زۆر دەلیلە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی پێ ئەدا، فەرمووی مادام سوهەیل هاتووە ئیشەکەتان سەهلە. سوهەیل هات لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، گەیشتنە قەناعەت و ئیتیفاق. ئیتیفاقەکە مناسب بوو، خاڵەکانی هەمووی جوانە. یەکەم 10 ساڵ جەنگ لە بینی قوڕەیش و محەممەدا صلی الله عليه وآله وسلم ڕابگیرێ. یەکێکی تر ئەم ساڵ عمرە نەکەن، تەخیری کەن بۆ ساڵێکی تریان، ئەویشیان هەر جوانە، ممکنە. سێهەمیان هەر کەس چووە ناو عهد و پەیمان لەگەڵ قوڕەیشە لەوێ ئەمێنێتەوە مسلمانان نابێت زەفەری بۆ بێنن، ئەگەر هاتە ناو مسلمانان ئەوانش زەفەری پێ نایەن، هەر باش. خاڵێکی تریان دانا ئەسحاب زۆر بەلایەنەوە زەحمەت. ئەوە بوو کە هەر کەسێک لە ئیمانداران ئیمانی هێنا بەبێ ئیزنی وەلیەکەی هاتە ناو مەدینە ئەبێ بیگێڕنەوە. بەڵام ئەگەر هەر مسلمانێ مرتد بوو هاتەوە ناو مەکە، ئەمان بۆیان نییە بیگێڕنەوە. طبعا ئەمە جۆرێک بوو لە زوڵم لە ئیمانداران، ئەمان لە هێز و لە قووەتە. لە نامە نووسینەکەشە ئیمامی عەلی بان کرد ئادێ وەرە معاهدە لە بینمانە بنووسە، نووسی بسم الله الرحمن الرحیم. سهیل وتی نابێ الرحمن الرحیم بنووسی، بڵێ بسمیک اللهم. کورە ئەمە پەیمانێکە لە بینی محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم، وەڵی نابێ بنووسی پێغەمبەری خوا، بێ بنووسی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه جا بمانزایەتەوە پێغەمبەری بۆ ئەومانە کرد. فەرمووی بیکوژێنەوە. ئیمامی عەلی عاجز بوو، وتی والله نایکوژێنەوە. وتی کوێیە شوێنەکەی خۆی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم کوژاندیەوە. سێرێکی ئیمامی عەلی کرد، فەرمووی ئەمەی کە بۆ من ڕازی نەبووی، ڕۆژێ لە ڕۆژان بۆ خۆت ڕازی ئەبی. ئیمامی عەلی تێنەگەیشت لەمە، حتا وەکو زمانی سەیدنا معاویە کاتێک کە سڵحیان کرد لە بینی سەیدنا معاویە و سەیدنا عەلی، نووسی عەلی کوڕی ئەبی طالب ئەمیری ئیمانداران، وتیان جا ئەگەر ئەمیر بوویتە ئێمە بۆ جەنگمان لەگەڵا ئەکردی، وەڵا بێ بیکوژێنیتەوە. کوژانیەوە خۆی بەدەستی خۆی. قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە دی. ئەم مەرجە زۆر بەلای ئەسحابەوە قورس بوو، زۆر پێ بێتاقەت بوون. ئەمان هاتوون جەنگ نەکەن، ئەمان هاتوون عومرەکەن، سڵحێک کراوە، ئەمان لە هێزان چەند جار قوڕەیشیان شکاندووە، ئێستا چۆن ئەوە خۆیان ئەشکیان لە بەردەمیان. زۆر پێ عاجز بوون. ئیمامی عومەر هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، یا رسول الله صلی الله عليه وآله وسلم، تۆ پێغەمبەر نیت؟ بەڵێ من پێغەمبەرم. ئێمە ئیماندار نین؟ بەڵێ. کوژراوەکانی ئێمە لە بەهەشتە کوژای ئەوان لە ئاگر نییە؟ بەڵێ. ئەی بۆچی ئێمە سووکی لە دینەکەمان قبوڵکەین؟ بۆ قبوڵکێت بەم شێوازە؟ فەرمووی من پێغەمبەری خوام ئەی عومەر، و بە هیچ شێوازێک کەلامی خوا، قسەی خوا بە درۆ ناخەمەوە. واتە ئەم شتە عازن نییە لە منەوە، لە سەروترەوە هاتووە ئەبێ ئەوها بێ. ئەی تۆ وعدت نەداینێ؟ فەرمووی من نەموت ئەم ساڵ، وعدم دانێ بەس نەموت ئەم ساڵ، لە ساڵی ئایندا ئێمە عومرەک، عومرەی قەضاءەک. ئادەی هەمووتان سەر بتاشن، کە سەری نەتاشی، هەموویان چاوەڕێیان نەکرد. خۆ ئەسحاب بێ ئەمری پێغەمبەری خۆیان نەئەکرد صلی الله عليه وآله وسلم. تحملیان نەکرد بەشکم ئاەتێ لە ئاسمانەوە بێتە خوارە بڵێ سەر مەتاشن هەر بڕۆن بیکەن. چاوەڕێ ئەویان نەکرد، دەی بەشکم دەی وەحی بێت، تۆزە خۆیان تەئخیرە کرد. سەلەمە ئیشارەی بۆ کرد، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەمانە بێگوێی تۆ ناکەن، بەس هەتا ئێستەش وا ئەزان ئەمە فەرمانی خۆتە، چاوەڕێ وەحی ئەکەن، خوای گەورە شتێک بنێرێ، وا هەستەکەن ئەمە هەڵە بووە کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دەستی کرد بە حەلق، سەری تاشی. ئەسحاب هەموو دەستیان کرد بە سەرتاشین، هەمووی بە عاجزی، هەندێک ئەگریان، چۆن زەلیل لە دینەکەمانە قبوڵەکەین، دوای ئەم هەموو عیزەتە خوای گەورە پێ عەتا کرد. سڵحی حودەیبیە تەواو بوو، هەر ئەوەنە تەواو بوو، ئەسحاب گەشتنەوە ناو مەدینە، ڕیزی ئافرەت هاتن، مەکەیان بەجێ هێشت خۆیان کرد بە ناو مەدینە. هاوڵان هاواریان لێ ئەسان نەمانوت. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی لە ناو معاهدەکە باسی ئافرەتمان نەکرد، ئافرەتان بابێن قەیناکە، پیاوان ئەگێڕینەوە. قەراریاندا ئافرەتەکان هەر هەموو ئاەتی شاتە خوارەوە کە فەلا تەرجعوهن إلى الكفار،
نیانگەڕنەوە بۆ لای کافرە هەمویان قبول کران ئەسحاب غەمبارن خۆیان خەفەتبارن لە پڕ سێریان کرد یەکێک لە هاوڵان ڕای کرد هات کێیە ناوی ئەبوو بەسیر سێریان کرد فەقیرە لە ناو تەعزیبە لاشەی هەمووی ئەوەندەیان لێداوە ئەهلی مەکە ناڕەحەت چونکە ئەهلی مەکە کە زانیان ئەبەم شێوازە تازە ئەم مستەزعەفان ناتوان ڕاکەن و دەرچن لە دەستیان ناتوان بگەن لای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم شوڵیان لێ هەڵکێشا بە مەیلی خۆیان عقوبەی ئەسحابیان ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم عازی بۆ ناردن بەوەی کە ئەمری پێگرن کە سەبرگرن هەتا خوا دەروی خێریان لێ ئەکات هات ئەبوو بەسیر لە خۆشیان نێزانی چی بکە گەیشتە مەدینە ئەسحابی بینی پێغەمبەری خوای بینی صلی الله علیه و آله وسلم بە پێخاوسی ڕای کردبوو قاچی بڕبڕ بوو خوێنی لێ ئەتکا هەنێ شوێنی سوتا بوو بەس لە خۆشیان نێزانی چی بکە گەیشتە مەدینە دوای سەلام و ئەمانە هێشتا قسەیەکی وهایان لەگەڵان نەکردبوو سێریان کرد دوو کەس لە قوڕەیشەوە هات وتیان ئەی محەممەد هاتووین بەندەکە جێبەجێکە هاتوین ئەم کەسەمان بدەیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری ئەبوو بەسیرەکە چەند بە دڵخۆشی هاتووە چۆن ڕای کردووە چەند عقوبە دراوە لە ناو چنگیان نابێت چۆن خۆی قوتار کردبێ هیچ شاریشی نییە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام بە کلی چاویش بەلای چاویش بە حاڵ غەدرێکیان نەکردو ئەبەد غەدر لە صفاتی پێغەمبەران نییە عەلەیهیم الصەلاة وەسەلام لە هیچ هاوپەیمانەتێکە کردبێتیان فەرمووی ئەی ئەبوو بەسیر بگەڕێرەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم والله عەزیەتم ئەدەن ئەم کوژن کورە زۆر عقوبەم ئەدەن بەخوا بە چه حاڵێ ڕام کردووە هاواری بۆ ئەسحابە هێنا بۆ ئەم سەحابە بۆ ئەو سەحابە ئەچوە خزمەت عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتاب پیاوێکی زۆر داهی زیرەکی گەورە لە دوو ڕیوایەتە هاتووە لە ڕیوایەتێک ئەڵێ لەگەڵ ئەبوو جەندەلە ڕیوایەتێک ئەڵێ لەگەڵ ئەبوو بەسیرە ئەڵێ دەستی شمشێرەکەی خۆیە لە دەستی ئەبوو بەسیر ئەی کورەمانە کافرن کورەمانە خوێنیان خوێنی سەگە کە ئەنەما ئیشارەتێکی پێ کرد کورە خۆ نەجات بە لە ڕێیە ئەمانە بکوژە بەڵام ئەو لە وەزعەکە تێنەگەی لە شمشێرەکە عومەریش تێنەگەی ڕۆژ لە ڕێیە بیری کەوتەوە باشە عومەری کوڕی خەتاب دەستی ئەو شمشێرەی بۆیە لە دەستم بیری کەوتەوە وتی زۆر باش دوو کەسەکە دانەیەکیان چوو بۆ سەر ئاو ئەوی ترشیان هەندێک خواردنی پێ بوو داینا بیخۆن گاڵتەی بە ئەو بەسیرە کرد ئیتر ئەیزانی ئەو بەسیر تازە بە گوێی پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم بە زەلیلی لەگەڵ یانە ئەڕواتەوە هیچ شاری نییە دەست بەسرا و قاچ بەسرا و وتی ئەو بەسیر تۆ نازانی بەخوا ئەم شمشێرەم نییە بەیانی هەتا ئێوارە تا شەوم بەسەرایە لە ئەوس و خەزرج ئەکوژم بەم دیوایان کوژم بەو دیوایان کوژم ئاوا ئەکەم ئیستیهزا و گاڵتەی بە ئەو بەسیرە کرد بەسیر وتی کورە بەخوا بڕوا ناکەوە شمشێرە بای ئەوە بە هیچ نییە من خۆم شمشێر ناسم جاوەکەی شمشێرە چۆن وەڵایەوە شمشێرەکە ئەوە تاقیم کردەوە لە چەند شەڕا بەشداریم کرد تخۆ شمشێرە کورە من خۆم شمشێر دروستەکە هەندێک لەم قسانە لە بەینانە گوزەرا کابراژ یەقینی هەبوو کە ئەوە بەسیر ئەگەڕێتەوە لەگەڵیانە وتی بێنە شمشێرەکە و بزانم چۆنە شمشێرەکەی دایە هەر ئەوەنە گەیشتە دەستی ملی قرتە ئەڵێ ڕەفیقەکەی کە هاتەوە بینی لە دوورەوە ئەوە تا ڕەفیقەکەی ملی قرتەوە ئەوانە ڕای کرد بەرەو مەدینە نزیک بوون لە مەدینە نەوێرا بچێتەوە بەرەو مەکە وتی شوێن مەکەوی ئەم کوژە بەرەو مەدینە ڕای کرد هاتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوورەوە کە بینی وتی ئەی هاوار ئەو کابرایە کە هاتووە ترس و شتێکی گەورە ڕای گرتووە طبعا ترس جارێک لە خزمەتانە باسم کردووە ئیمامی شەوکانی ئەفەرمێ حکەمای کۆن هەموو کۆبوونەوە کە چ شتێک ئینسان پیرەکە هەمویان متفق بوون لەسەرەوەی کە ترس ئینسان پیرەکە ئێستا لای خۆماڵێن خەفەت بەشێکی بچووکە لە ترس ذعر زۆر خەتەرە پێغەمبەریان صلی الله علیه و سلم لە دوورەوە کە بینی وتی ئەو پیاوە لە ترسێکی گەورەوە هاتووە هەموو لاشەی ئەشەقی ئەلەرزی چاوی چوو بە قوڵایە هاواری لە هەساوتی فریام کەون ئەوە بەسیر ئەم کوژێ ڕەفیقەکەی کوشتم و ئینی لە مەقتول بەخوا منش کوژراوە بووم بە چ حاڵە ڕام کرد منیش تەواو کردبوو کاتێکیان زانی ئەو بەسیرش بە دوایە هات وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆش نەجاتێ بوو منیش نەجاتم چۆن وتی تۆ پەیمانەکەی خۆت بردەسە من نەیگێڕاوە من خۆم هاتوومەتەوە ئەم جارە عید بەوان نیم خۆم شمشێریش بە خوێنەوە بە دەستیەوە خوێنی لێ ئەتکی فەرمووی نابێت ئەی ئەو بەسیر ئەبێ بڕیت لە مەدینە بچیتە دەرەوە بە کابرایەوە بیبەرەوە وتی بەخوا نایبەمەوە
لەگەڵ خۆمان نایبم با بەبی بەرەو لەگەڵ خۆتە نامەوێ بەس ڕێم بدەن تا ئەوە ئەمانم بدەن تا ئەگەمەوە مەککە هەر زۆر ترسا بوو وتی بچۆرەوە بۆ مەککە تۆ وتی ئەوە بەسیر من پەیمانم هەیە من معاهدەم کردووە ئەبێ بە گوێ معاهدەکەی بچۆر لە مەدینە بچۆرە دەرەوە وتی یا رسول الله صلى الله عليه وسلم دەکەسم بەرێ دەکەس والله فتحی مەککە ئەکەم دەکەسم بیت فەرمووی وەیلە ئومە هاوار بۆ دایک لەو کانە معه ریجال خۆ ئەگەر ئەمە کۆمەڵە پیاوی لەگەڵا بێ شەڕێکی گەورەم بۆ ئەنێتەوە هاوار بۆ دایکی طبعا وەیلە ئومە هەندێک کەلیمات هەیە لە عەرەبیە قەستی حەقیقەتیان نییە وەکو دوعاوان بەس دوعا نین ئەفەرمێ ثەکەلەتکە ئوموکە دایکە ڕۆڵە ڕۆ بۆ بکەمە بەس ئەوە نییە ئیتر ئەمە دوعا بێ لێ و دایکی ڕۆڵە ڕۆی بۆکە بە کوژان بڕوان نە ئەمە مولاتەفەیەکە لە عەرەبیە بەکارێ مەبەست پێ سەرزەنشکردنی کەسەکەیە ئەم کەلیمەی کە فەرمووی وەیلە ئومە مسعر حرب لو كان معه رجال خۆ ئەگەر ئەمە پیاوی لەگەڵا بووایە ئەمە جەنگەران و ئاگرکەرەوەی جەنگ بوو هەر ئاگریە کردەوە ئەم کەلیمەیە هەر ئەوەنەی نەبر لەناو مەککە بڵاو بوویەوە ئەبوو بەسیریش مەدینەی بەجێ هێشت شووە قەراخی مەدینە لە شوێنێکە لە بینی مەککە و مەدینە پێوترا سەیف البەحر سیلسیلە شاخێ بوو لەو سیلسیلە شاخە لایدا هەر کاروان چییە کەسێکی قوڕی لێ بڕۆشتە زەفەری پێێنە ئەم کەلیمەی لەو کانە معه ریجال مستەضعفینی مەککە چۆن لێی تێگەیشت وتیان ئەمە ئیشارەتە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یعنی پیاوەکان پێوەی بلشکێن وردە وردە خەڵک بەرەو ئەوێ ئەچوو ئەبوو بەسیری زۆر شارەزایی لە دینە نەبوو مسلمانێک نەبوو لە قەدیمەکان بێ ئەفەرمێ یەکێک لەو کەسانەی کە لە ناو مەدینە زۆر ناڕەحەت بوو لە ناو مەککە بریتی بوو لە ئەبا جەندەل کوڕی سوهەیل بوو کە ئیتیفاقی لەگەڵ پێغەمبەری خۆیان کردبوو صلی الله عليه و آله وسلم هەر ڕۆژی ئیتیفاقیە ئەو ڕۆژە ڕای کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جاری یەکەم گێڕا بوویەوە کە گوێی لەم کەلیمەیە بوو وتی تەواو شوێنی ئەمانی ئێمە لای ئەبوو بەسیرە وردە وردە ئەصحاب هەر کەس ناڕەحەتیان بکردێ ئەمجا ڕای نەئەکرد بۆ مەدینە ئادێ بۆ کوێ ڕاکە بۆ لای ئەبوو بەسیر هەفتا بۆ هەشتا کەس بە دەوری ئەو بەسیرەوە کۆبوونەوە هێزێکی زۆر کارامە تەواو قوڕیشیان بەگیرهێنا ئەم کەلیماتانەوە ئەم وعهدە ساڵێکی نەخایان قوڕیش هاتن وتیان کاکە بیکە لە ڕێی خۆ ئەمە بەرەوە لای خۆت هەر نەجاتمان بێ لە ئەو بەسیر و ئەم جەماعەتە تۆ وەریان گرە وتی ناتوانم لە معاهدە هەیە من نابێ وەریان گرم تیان بابە ئەو بەندەمە لە معاهدەکە خۆمان بەدەستی خۆمان لای ئەبین ئێمە ڕازی بەس تۆ لە خۆیان بگرن بەس نەجاتمان بێ لە دەستیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم قبولی کرد یەکەم نەسرەتی سڵحی حودەیبیە لێرەوە دەستی پێ کرد کە قبولی کرد طبعا زۆر فائدەی هەبوو سڵحی حودەیبیە یەکێک لەوانە ئەوان ئیقراریان کرد بە بوونی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوە یەکی خاڵێکی زۆر گرنگ یەکێکی تر مسلمانان دەستیان کرایەوە بۆ یەهود لە دوای ئەوە جەنگی خەیبەر کرا جەنگی مؤتە کرا ئەوانە کران هیچ مشکلەی قوڕیشیان نەمابوو اینجا دعوە بانگەواز لە خارجی مەککە چەند نامە بۆ لای مەلیکەکان و هەر هەمووی لەوە دەستی پێ کرد کە ئەمین بوون لە جەنگ لێرەوە لە قوڕیش دەرگای خێر کرایەوە لە پشتی هەموو ئەمانەوە رب العالمین بۆی دڵی ئیمانداران هێواش کاتەوە حکمەتی ئەوەی بۆ دەربڕین کە بۆچی لەو کاتا مسلمانان جەنگیان نەکرد و فەتحی مەککەکەن لە سڵحی حودەیبیە و سڵحیان کرد بەو زەلیلیە فەرمووی ولولا رجال مؤمنون ونساء مؤمنات لن تعلموهم كأيو نتن أناسين أن تطؤوهم فتصيبكم منها معرة بغير علم كأيو نتن أزاني كبلاماري مكة بدأ نتزاني كيا مسلمان كيا كافر تشان مسلمان هبو لبنوا همو إشيانا كربو بيغمريان صلى الله عليه وآله وسلم إن جدوائيتي قيشتن أو حفتا كاس هاتونا دروا لهن دروات على 200 كاس هاتنا دوري بري أبو بصير دوري أويان قرت خو ئەمانە ئەکوژران کەس نێزانی ئەمانە مسلمان و ئیماندارن بۆیە لەویا سڵح کرا لێرە خوای گەورە منفەزی سڵحەکەی کردەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم نامەیەکی نووسی بۆ ئەبوو بەسیر ئەی ئەبوو بەسیر خۆت و جەماعەتەکەت وەرە ئەبوو بەسیر پەلاماری کاروانیەکیاندا بوو زۆر بە سەختی بریندار بوو و برینەکەی کە دوور کەوتنەوە تەقیەوە جارێکی تر زۆر ناڕەحەت بوو لەسەر جێ کەوتە بوو
ئیتر ئەسحاب بە دەوریەوە چاوەڕێ ئەویانە کرد ئەو بەسیر تەواو بێ کۆتای پێ بێ لەم کاتە هاتن بۆ لای وتیان ئەو بەسیر موژدەمان بەرێ چۆن موژدەی چی وتیان موژدەمان بەرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نامەی ناردووە چینەوە ناو مەدینە الله ئەکبەر نامەکەم بۆ بێن ئەو بەسیر خوێنەواری نەبوو ئەبوو جەندەل نامەکەی بۆ خوێندەوە نامەکەی گر بەدەستیەوە ماچی کرد خسێ سەر چاوەکانی خسێ سەر سنگی فەرمووی الحەمدولله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێم ڕازیە حتا ئەم لەحزەش وە مەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێم ناڕازیە کە من ئەم شوێنەم گرتو فەرمووی تازە زەحمەتە من بتوانم بە خزمەتی بگەم سڵاوی منی پێ بگەن بەڵێن ئەو بەسیر سەلامی لێ کردی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم ئەفەرمێن نامەکەی پێغەمبەریان صلی الله علیه و سلم لەسەر سنگی بۆ ڕۆحی دەرچوو ئەبوو جەندەل هەر لەو شوێنە شۆریان و کفریان کرد و ناشتیان ئێستاش گۆڕەکەی لەوێ بە تاقی تەنها ئەسحاب گەڕانەوە سڵاوی ئەو بەسیریان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم دەستی کرد بە گریان بۆ ئەم پیاوە گەورەی ئومەتی ئیسلام کە توانی ئەم شۆڕشە گەورە جێبەجێ بکە ئەسحاب بە دڵخۆشیەوە بە ئەوشیانە کرد بە یەکە سەربەرز خۆیان کردەوە بەناو مەککەیە ئەبوو بەسیر ئەم ویس ناوێکی بۆ بدۆزمەوە معاذی کوڕی جەبەل لەبەرەوە قژی زۆر لول بوو ناوم لێ نابوو کوڕە قژلوولە جوانەکە قژە لوولەکان بوو بە جەماڵ و جوانی بووی مصعەبی کوڕی عومەیر جلەکانی زۆر ناسک و جوان بوو سەیری ناوەکانم ئەکرد ئەم هێنایە پێش چاوی خۆم ناوم لێنا کوڕە جوانەکەی ناو مەککە ئەبوو بەسیر ئەم ویس ناوی لێ بنێم نەمەزانی دواتر قرارمدا ناوی لێ بنێم جەنگاوەرە دوورەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم کە بەدڵ لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله و سلم بەلاشە دوور لەو بۆیە ئەبوو بەسیر یەکێکە لەو هاوڵانەی بە تەنها گۆڕەکەی هەتا ئێستا لەو شوێنە ماوەتەوە و دوور بوو لە پێغەمبەرگیان صلی الله علیه و آله و سلم ئەو لەناو میحنەتا ڕای کرد بۆ ئەوەی بە دیداری ئەو شاد بێتەوە دڵەکەی ئارام گرێتەوە بەڵام لە دووری ئەویش وەفاتی کرد ئەبوو بەسیر یەکێکە لەو کەسانەی بۆ ئێمە قاعیدەیەکی زۆر گەورەی دانا ئەوەیە ئومەتی ئیسلامی مەرج نییە تەنها لە ژێر سێبەری خلافەتی موسڵمانانە کاری خۆی بکە ئەگەر جێگەی نەبێتەوە لە ژێر خلافەتی موسڵمانانیشە ئەو لە کاری خۆی ناوەستێ و کاری خۆیەک من لە حیاتی ئەو بەسیرە بیرم ئەکردەوە ئەگەر ئێمە بووینایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەری بکردینایە چیمان ئەکرد ئایا بەو ڕۆحەوە لەسەر دینەکەی ئەو فیداکاریمان ئەکرد ئایا دڵمان شتێکی نەئەگر بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەقاچی برین و سوتاوە بچیتە خزمەتی ئەویش دەرتکە ئایا ئەگەر ئێمە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێمان عاجز بوو ئێمە چی بکەین ئێمە چۆن جوابی ئەو بدەینەوە چۆن ڕێگایەکتر بگرینە بەر کە ڕازیکەین لە خۆمان ئەگەر لەم ڕۆژگارە زانیت ڕۆژە سەڵەواتت نەدا و گوناهت کرد و پێغەمبەرگیان صلی الله علیه و سلم عاجز کرد چۆن جارێکی تر ڕازی ئەکەیتەوە لە خۆت ئەو خۆشەویستێک کەوا دێ ئەکە ئەو ڕازی کاتەوە ئەبوو بەسیر نمونەی گەنجی ئەمڕۆیە لەکوێ هەی لە چ شوێنێکە هەی لە کام مەملەکەتە هەی تۆ خاوەنی پەیامێکی زۆر گەورەی ئەبێ کارکەی نەوەستی وەستان هی ئێمە نییە هی ئەم ئومەتە نییە بەخوا لە سجنابی تاکە کەس ئاوا ڕاگیرابی نەتوانی بجوڵی ئەلەویا جۆرە عیبادەتە هەیە کە ئەوەیە ذیکر ئەکەیت مەجالە هەبوو کەسێکە لەگەڵا بۆیە بانگەوازیکەی بەخوا ئەگەر لەناو کۆڕ و کۆمەڵگا یەک سانیە نابێتەوە وەستاوی ئەزانن ئومەتی پێغەمبەریان صلی الله علیه و آله و سلم ئێمە چی جواب بدەینەوە ئەگەر پرسیارمان لێکا خۆشەویستمان بڵێ ئەوە تا ئومەتەکەم بەدەست یەهود و نەسارا و مەجووسەوە پارچە پارچە ئەکرێ و گەنجەکانی ئەفەوتێنرێن ئێوە چیتان کرد چەندێ خەوتن چەندێ سەیری فلیمتان کرد چەندێ خۆتان مەشغوڵ کرد چیتان بۆ کردم بێ چی جواب بدەین ئەوە ئەبوو بەسیر سەری بەرزە و سەر بەرزەکاتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم خۆم و هەفتا کەسم ڕزگار کرد لە دەستی کافران ئەی ئێمە چی بڵێن و چی بکەین بۆیە عەزیزانم
لە حەیات و ژیان لەگەڵ هاوڵانە ئێمە ئەبێ ئەم چێژە وەرگرین هەمیشە هاوڵان بکەینە قودوەی خۆمان لە پێش چاومان بن ئەگەر بە تاقی تەنهاوی لەسەر زەویە تەسەوور کە ئەم پەیامەی خوا بە تاقی تەنها بێ بگەینەوە مرۆڤایەتی هەر هەموو چی ئەەکەی یعنی بیرکەرەوە لە کەسێکی یەهودی کە چەنێ ئەخوێنێتەوە چەنێ خۆی ماندووەکە بۆ یەهودیەت ناسەرێکی ئەلمانی کە کابرایەکی ئەلمانی بێدین بێ کەڵک لەسەر بەرنامەیەکی پڕوپوچ پڕ لە گەندەڵی و پیسیزان چەنێ خۆی مانووەکە ئەنواع بەرنامە تەشکیلەکە ئەنواع درۆ ئەدۆزێتەوە درۆ بۆی حیزبەکەی خۆی جوانکە ئەی تۆی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ئەخەوی ئەی تۆ چۆن هیممەت ئەەکەی بۆ خزمەتی دینەکەت بۆیە جەنگاوەرە دوورەکەی پێغەمبەریان صلی الله علیه و آله و سلم ڕحمان بە قوربانی بێ و ڕضا و ڕەزامەندی خوا بەسەریادا بارێ دەرس و وانە و پندێکی زۆر گەورەی تایە بۆ ئێم مەجال بە فکری خۆتان ئەدەم بیرکەنەوە لە حەیاتی ئەم کەس بیرکەنەوە لەو کاتانەی ماندوو ئەبوو برسی ئەبوو توونی ئەبوو ناڕەحەت ئەبوو لەو لاشەوە هاوڵان لە خۆشیە بوون ئەمەی قبول بوو کوفری قبول نەبوو ناڕەحەتی قبول بوو کوفری قبول نەبوو خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت یا ئیلاهی ڕەحمەت و بەزەیی خۆت بەسەر ئەم ئومەتەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم ببارێنە تو گەورەی خۆت خوایە سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خوایە داوات لێ ئەکەین سڵاوی ئێمە بگەێنە ئەصحابی رسول الله صلی الله علیه و آله وسلم یا ربی خوایە گوناهێ کردومانە بە ئاشکرا عەفومان کە گوناهێ کردومانەوە پەنهان عەفومان کە یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە خوایە بە ڕەحمەت و کەڕەمی خۆت گوناهێ لەمە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین یا ربی خوایە عەفومان کە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی و ڕەحم و کەڕەمی خۆت گوناهێکی گەورەکە کردومانە عەفومان کە گوناهێکی بچووکە کردومانە عەفومان کە یا ربی خوایە گیان ئێمە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت چۆن بارانی ڕەحمەتت ئاوە بۆ ناردین ئەوە ئیمان بۆ سەر دڵ و دەروونمان ببارێنە خوایە دڵمان ئارام کە ڕۆحمان ئاسوودەکە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە بکەرەوە یا ربی خوایە گیان بیرەکانمان پڕ ئاوکە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە دەشت و دەرمان پەروەردگارە پڕ خێر و بەرەکەتکە بازاڕەکانمان پڕ بەرەکەتکە یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە یا ربی خوایە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و دۆستەکانمان ببوورە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت یا ربی خوایە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ببوورە خوای ئەو مردوانەی کە هیچ کەسیان نییە دوعایان بۆ بکەوە ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی بەرزمان کەرەوە سیادەتی ژیهانمان پێ ببەخشەرەوە یا ربی خوایە داوات لێ ئەکەین لە فەسادی ئەم زەمانە بمان پارێزە یا ربی خوایە داوات لێ ئەکەین گەنج و لاوەکانمان کافران و بێدینان ئەیانێ بیان فەوتێنن یا ربی خوایە کافران و بێدینان فەوتێنە یا ربی خوایە یەهود و نەسارا و مەجووز مەشغوڵکە بە خۆیانەوە یا ربی خوایە داوات لێ ئەکەین ئومەتی ئیسلامی لە میحنەتێکی زۆر گەورە و لە ناڕەحەتێکی زۆر گەورەیە خوایە بەهانامانە وەرە یا ربی خوایە گیان داوات لێ ئەکەین محتاجی دەستی نامەردمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی نەخۆشیەکانمان مەکە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت یا ربی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوای بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم دڵیان پێخۆشەکە بمان گێڕە لەو کەسانەی کە بەدڵێکی زۆر گوشادەوە بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەگەن یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە ئێمە زۆر محتاجیمان زۆرە فەقیر و نەدارین بۆ دەوڵەمەندی و ڕەحمەتی تۆ ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە لە هەموو شتێکە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت
ئەم بەڕێزانەی کە کۆبوونەتەوە بەخوا پەروەردگارە خۆشەویستی هاوڵان لێرە هەمومانی کۆ کردەوە خۆ ئەداوە لێ ئەکەین لەگەڵ هاوڵانە حەشرمان کە یا ڕەبی خوایە لەگەڵ هاوڵانە حەشرمان کە یا ڕەبی خوایە لەگەڵ شوهەدای بەرزی ئەم ئیسلامە حەشرمان کە یا ڕەبی خوایە داوە لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت چۆن لە سڵحی حودەیبیا موسڵمانان دڵیان ناڕەحەت بوو فتحت بەسەراکردنەوە و دەروونت سازکردن خوایە داوا لێکن بە گەورەی خۆت دەروونمان ساڕێژ کە خوایان نەسرەت بۆ دینەکەت بنێرە خوایە فتحی مبینی خۆت بۆ ئەم دینت بنێرە یا رب العالمین یا ربی خوایان سڵاوی ئێمە بە یەکێک لە ئەصحاب بگەێنە سڵاوی ئێمە بە ئەبوو بەصیر بگەێنە سڵاوی ئێمە بگەێنە ئەبوو جەندەل خوایە سڵاوی ئێمە بگەێنە عومەری کوڕی خەتاب سڵاوی ئێمە بگەێنە خلفای ئەربعە یا رب العالمین خوایە داوا لێکن بە ڕەحمەت و بەزەی خۆت خوایە ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە تو گەورەی خۆت بمان گێڕە لەو کەسانەی کە لەبەر خاتی تۆ لەبەر ڕەزامەندی تۆ کۆ ببینێتەوە لەبەر ڕەزامەندی تۆ ئەم کەلیماتانەمان وتبێت و گوێمان لێگرت بێ آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء أجبوري خوالي من قبولك